چۆن پیرمەندی کورد ئێلبەگی جاف نزیکەی 500 ساڵ لەمەوبەر پێشبینی بۆ فڕۆکە تەلەفۆن و چەندین ڕووداوی گرنگی پەیوەست بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە کرد. لەگەڵمان بن بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە گرنگە. ئەمڕۆ هەرکات ئاماژە بە پێشبینی دەکرێت زۆری نەمان نۆسترادامۆسمان دێتەوەیات. ئەم پیاوە فەرەنسیە نزیکەی 500 ساڵ لەمەوبەر کۆمەڵێک پێشبینی بۆ چەندین ڕووداوی گرنگ لە جیهاندا کردووە. ئەمڕۆ هەرچەندە پێشبینیەکانی نۆسترادامۆس مشت و مڕی لەسرە، بەڵام ئەم پیاوە بووە بە سمبڵی پێشبینی لە جیهاندا و زۆر کەس هەتاوەکو ئەمڕۆ بایەخێکی زۆر بە پێشبینیەکانی ئەم پیاوە دەدەن و تەنانەت ئەو بایەخە لە ڕۆژهەڵاتیشدا بەدی دەکرێت. سەرڕایەوە زیاتر لە 500 ساڵ لەمەوبەر و 10 ساڵ پێش لەدایک بوونی نۆسترادامۆس پیاوێک لە کوردستان لەدایک بووە کە پێشبینی بۆ چەندین ڕووداوی گرنگ کردووە و دەتوانم بڵێم هەندێک لە پێشبینیەکانی ئەم پیاوە کووردە لەوانەی نۆسترادامۆس ڕوونتر و گرنگترن. ئەم پیاوە ناوی ئێلبەگی جافە و خۆی یارسانیە و پەروەردەی حوجرەکانی شارە زوورە. ئێستاکە کاتیەوە هاتووە بابزانین ئێلبەگی جاف چێ؟ پێشبینیەکانی چۆن و ئەم کلتوری پێشبینی لەکوێوە هاتووە؟ نۆسترادامۆس لە ساڵی 1503دا لەدایک بوو و پێشبینیەکانی لە ساڵی 1555دا بڵاو کردوێتەوە. واتە کارەکانی ئێلبەگ پێش کارەکانی ئەوەن. ئەوەی کە گرنگە و هاوکاریمان دەکات کە لە کولتوری پێشبینی بگەین ئەوەیە کە ڕاستە نۆسترادامۆس بە فەڕەنسی لە قەڵم دەدێت، بەڵام باپیرانی جوو بوون و بووبوون بە کریستیانی کاسۆلیک. ئەو خۆی دەڵێت کە پێشبینیەکانی پەیوەستن بە ئەستێرەناسی جوویان ڕۆژهەڵاتەوە. ئەوەی کە ئەوە دووپات دەکاتەوە پێشبینیەکانی بە شێوەی هۆنراوەی چوارینە نووسراون. لە ڕاستیدا ئەوانەی ئێلبەگیش چوارینەن، بەڵام بۆ ڕێخستنی ئێلبەگ دێڕێکی دووبارەی بۆ زیاد کردوێتەوە و دەڵێت هەروە بوو و هەروە دەبێت. نۆسترادامۆس لەوەدا ڕاستی کردووە کە بناغی پێشبینیەکانی بەستۆتەوە بە ئەستێرەناسیەوە، لەبەرەوەی کە لە ناو کوردیشدا پێشبینیکردن بنەچەیەکی کوردی زۆر دێرینی پەیوەست بە ئەستێرەناسیەوە هەیە. پیاوی ئاینی لە ناو کووردا لە ڕابردوودا ناویان مخبووە. ئەمانە هۆزێکی مادی کوردی بوون، ئەوان لە ناو مادەکانە ڕۆڵێکی زۆر گەوریان هەبوو، بەڵام لەبەرەوەی کە هۆزێکی تایبەت بە ئاین بوون، هاوشێوەی هەندێک لە شێخەکانی ئەمڕۆی کوردستان مخبوون لە باوکەوە بۆ منداڵ دەمایەوە لە نێوانیاندا و نەدەچووە دەرەوەی خۆیان. مخەکان شارەزاییان هەبوو لە ئەستێرەناسی، جادوو، خەوڕوونکردنەوە، پێشبینی، فەلسەفە و ئەوان بەرپرس بوون لە پەیوەندی نێوان مرۆڤ و خوداوەندە. لەبەرەوە کەس نەدەبوو هیچ قوربانیەک بکات بێ ئامادەبوونی مخێک، واتە ئەوان بووبوون بە بەشێکی گرنگ لە پێکهاتی کۆمەڵگەکە. لە ناو دەوڵەتە دێرینەکان و دەوڵەتی مادی کوردیدا ئەوان زۆرجار ڕۆڵی ڕاوێژکاری پاشا کووردە مادەکانیان دەبینی و پاچاکان لە هەنگاوەکانیاندا ڕاوێژکاریان بەوان دەکرد. بوونی موغەکان وەک هۆزێکی مادی وای کردبوو کە مادە کوردەکان جگە لە دەسەڵاتی دنیایی دەسەڵاتی ئاینیشیان لە ژێردەستە بمێنێت. بۆ جۆرە کاتێک کە فارسەکان دواپاشای مەزنی مات ئەژدەهاکیان شکاند، پاژماوەیەک مۆغێک بە ناوی گومەتە هەوڵی وەرگرتنەوەی دەسەڵاتیدا. بوونی سەرکردەیەکی مات کە دەسەڵاتی ئاینی و دنیایی هەبێت بوو بەمایی ئاڵنکاریشی گەورە بۆ فارسەکان. ئەوان نیان دەزانی چۆن کۆتایی بەو دەسەڵاتە بهێنن کە تێکەڵەیەک بوو لە دەسەڵاتی ئاینی و دنیایی. جگەلەوە کوشتنی مخ ئەو کاتە کارێکی ترسناک بوو، لەبەرەوەی خەڵک لە نەفرەتی خوداکان بەرامبەریان دەترسا. لەبەرەوە هەڵگەڕانەوەکەی ئەم مۆغە زۆر بەگران لەلایەن فارسەکانەوە کۆتایی پێێنرا.
هەتاوەکو ئەمڕۆژ سێ گوند لە کوردستان بە ناوی ئەم پاشا کووردە مادەوە ناوی گومەتێ. بۆ جۆرە موغەکان کاریگەریان بەردەوام بوو، ڕۆڵێکی گرنگیان لەناو کۆمەڵگەی کوردی ڕابردوودا هەبووە. تەنانەت ناوەکەیان مخ بووە بە بناغی وشەیەک و ئەمڕۆ بە جیهانیشدا بڵاوبووەتەوە. وشەی مخ بووە بە بناغی وشەی جادوو لە ئەنگلیزە کە پێی دەگوترێت ماجیک. لە بنەچەدا وشەی مغی مادی چۆتە ناو زمانی یۆنانیەوە بە شێوەی ماگۆس و دواتر بە زمانە ئەوروپیەکاندا بڵاو بۆتەوە و ئەمڕۆ وشەی جادوو لە زۆربەی زمانەکانی ئەوروپادا لەو بنەچە کوردیە مادیەوە هاتووە. هەر لەبەر ئەوەش بوو کە عەرەبەکان ئەو وشەیان لە یۆنانی وەرگرت بوو، وشەی ماگۆسی یۆنانیان کردبوو بە مەجووس و بە مانای خراپ لە دژی ئێران بەکاریان دەهێنا بێ ئەوەی کە لە بنەچە مێژوویە کوردیەکەی تێبگەن. هەرچەندە ئەمڕۆ زۆر کەس مخ دەبەستێتەوە بە ئاینی زەردەشتیەوە، بەڵام ئەوان زۆر پێش ئاینی زەردەشتی هەبوون. لە ڕاستیدا ئەوان بەرپرس بوون لە پەیوەندی نێوان مرۆڤ و خوداوەندەکان، نەک تاقە ئاینێک. ئەبێ بیرمان نەچێت ئاین لە ڕابردوودا ئەو مانە یەکلا کەرەوانە و ڕوونەی ئەمڕۆی نەبووە. کاریگەری ئەوان هێندە گەورە بووە، تەنانەت لە ئنجیلیشدا کاتێک کە ئاماژە بە لەدایکبوونی حەزرەتی عیسا دەگرێت، دەگوترێت کە سێ مخ لە ڕۆژهەڵاتەوە کە کوردستان و ناوچەکە دەگرێتەوە لە ڕێگای چاودێری ئەستێرەکانەوە پێشبینی لەدایکبوونی حەزرەتی عیسایان کردو. واتە ئنجیلیش شەریعەتی لەدایکبوونی پێغەمبەر عیسا لە پێشبینی موغەکانەوە وەردەگرێت. بۆ نمونە لە ئنجیلی مەتیدا کاتێک کە ئاماژە دەکرێت بە لەدایکبوونی حەزرەتی عیسا دەڵێت دوای لەدایکبوونی عیسا لە بەیتلەحەم لە جودیا لە سەردەمی پادشا هێرۆد موغەکان لە ڕۆژهەڵاتەوە هاتنە ئۆرشەلیم و پرسیاریان کرد ئەو کەسەی لەدایک بووە پاشای جوەکان لەکوێیە؟ ئەستێرەکەیمان بینی کاتێک هەڵهات و هاتوین بۆ پەرستنی. دەبێت ئەوە بزانرێت کە موغەکان ئەستێرەناسی بەتوانا بوون و ئەوان بەردەوام سەرنجی گۆڕانەکانی گەردوونیان لە ڕێگای ئەستێرەناسیەوە داوە. ئەوسا موغەکان پێیان وا بوو کە چارەنووسی مرۆڤ بە ئەستێرەکانەوە بەسراوە و ئەو گۆڕانکاریانەی کە لە گەردوون ڕوودەدەن دەبنە هۆکاری گۆڕانکاری لە ژیانماندا. هەر لەبەر ئەو هۆکارەیە کە نۆسترادامۆس پێشبینەکانی خۆی گەڕاندۆتەوە بۆ ئەستێرەناسی دێرین. بەو جۆرە موغەکان بوونە هێمای پشتگیریکردن لە جیهانی دێریندا و پێشبینیەکانی ئەوان کاریگەری لەسەر بڕیاری پاشا و سەرکردە دێرینەکان هەبوو و ئەوان شتێکیان لەسەر داهاتوو گوتبێت خەڵک پێیوا بووە کە ئەو شتانە ڕوو دەدەن. پاشماوەی ئەو مێژووە ئەمڕۆ کولتوری خوێندنەوەی بورجەکانە کە لە ڕۆژهەڵات و ئەوروپادا بڵاوە و هێشتا هەوادارێکی زۆری هەیە لە کوردستان و جیهاندا. لە بنەچەدا ئەو بۆچوونانە لە بیر و بڕوای سەردەمی دێرینەوە ماوەتەوە. دەبینرێت لە ئنجیلیشدا گرنگی ڕۆڵی مخ دەرک پێکراوە کە ئەوان پێشبینی لە دایکبوونی حەزرەتی عیسایان کردووە. واتە هاتنی پێغەمبەرێکی نوێ لە ئەنجیلدا لە ڕێگای پێشبینی موغەکانەوە دڵنیا دەکرێتەوە. ئەمڕۆ لە جیهانی کریسیانیدا ئەم سێ موغە بە زمانی ئینگلیزی بە three wise men دەناسرێن، واتە سێ داناکە و لەلای ئەوان چیرۆکێکی بڵاو و بە تایبەت لەگەڵ ئاهەنگی کریسمس کە بە لەدایکبوونی عیسادا دەنرێت لە هەموو ئەوروپادا لە دیکۆری ئاهەنگەکاندا ئەو سێزانایە بەشێکن لە ئاهەنگەکانی کریسمس و یادی لەدایکبوونی حەزرەتی عیسا. هەر لەبەر ئەوە بوو کە کەناڵی BBC لە ساڵی 2010دا ئەڵقەیەکی تایبەتی بەرنامەی بەناوبانگی لە هەولێرەوە دەست پێ کرد کە تێیدا بە سێ کەس بە ئۆتۆمبیلۆ لە هەولێرۆ چوون بەرەو شوێنی لەدایکبوونی حەزرەتی عیسا. ئەوان ویستیان بە شێوەیەکی سیمبولی و بۆ پێکەنین لەو ئەڵقەیەدا هەمان گەشتی سێ موغەکە لە هەولێرەوە بۆ شوێنی لەدایکبوونی عیسا دووبارە بکەنەوە. بەڵام ئەڵقەکە پەیوەست بوو بە ئۆتۆمبیلەوە، بۆیە ئەوان بە ئۆتۆمبیل ئەو گەشتیان کرد. ئەوەی کە پەیوەندی بە بابەتی ئەم بەرنامەیەوە هەیە
یەکێک لە تایبەتمەندیە گرنگەکانی ناوچیرۆکەکە توانای مۆغەکان بووە لە پێشبینیکردنی ڕووداوەکاندا تەنانەت بەهاتنی پێغەمبەرێکی نوێش کە لەم حاڵەتەدا سێ پیاوی دانایی باو باپیران پێشبینی ئەویان کردووە. واتە هەر وشەی ماجیک نییە کە لە مۆغۆ هاتووە و بە جیهاندا بڵاو بۆتەوە، بەڵکو کولتوری پێشبینی مۆغەکانیش بە جیهاندا بڵاو بۆتەوە. ئەم کولتورە لە ناو کووردا بەردەوام بووە و چەند کەسایەتیەکی مێژوویمان هەیە لەم بوارەدا. دیار دەکە بە تایبەتی لە ناو یارستانەکانماندا ڕوونە و ئەوان چەند کەسایەتیەکیان هەیە کە پێشبینی ڕووداوی زۆر گرنگیان کردو. ئەم نەریتە لە ناو یارستانەکان داماوەتەوە و یەکێک لە تایبەتمەندیەکانی هەندێک لە کەسایەتیەکان پێشبینیکردنی داهاتوو بوو. یەکێک لەو کەسە یارستانیانە ئێلبەکی جافە. ئێلبەک لە ساڵی 1492دا لە شارەزور لەدایک دەبێت و بەشێکی گەورەی خوێندنی هەر لە حوجرەکانی ئەو سەردەمەی شارەزوردا دەبێت کە تێیدا فەلسەفە، ئەستێرەناسی، لۆجیک، ئەندازە و چەندین زانستی تری گرنگ خوێنراوە. ئەو سەرەتای ژیانی لە شارەزوردا دەست پێ دەکات. دوای شارەزور بە شارەکانی تری کوردستاندا دەگەڕێ و دواتر ماوەیەک خەریکی گۆشەگیری ئاینی دەبێت و بۆ خوێندنی زیاتر ڕوو دەکاتە بەغدا و ئەمجا دەگەڕێتەوە شارەزور و دەچێتە هەورامان و تاکۆتایی ژیانی خەریکی ڕێنوێنی خەڵک دەبێت. ئێلبەک خۆی بە سۆرانی دواوە، بەڵام کاریگەری وێژەی گۆرانی لەسەر بوو ئەوە بە نووسینەکانیەوە دیارە. بە دڵنیایی ئەم زانە کووردە بەرهەمی زۆر هەبووە، بەڵام بەداخەوە تەنها یەک کڵامی ماوە کە خۆنراوی یارستانیە و بابەتی سەرەکی ئەم بەرنامەیە. گرنگی ئەم کڵامەی ئێلبەکی چاو لەوەدایە کە پێشبینی زۆر گرنگی تایە سەبارەت بە داهێنانە زانستیەکان و ڕووداوە گرنگەکانی ناوچەکە. کڵامەکەی ئێلبەکی جاو لەسەر شێوەی بەند ڕێکخراوە و هەر بەندەی بریتین لە 5 جێر. ئەو لە هەر یەکەیاندا کۆمەڵێک بۆ چوون دەدات و دواتە دەڵێت هەروا بووە و هەروا دەبێت. واتە هەر بەندەی 4 دێڕە لەگەڵ دێڕێکی دووبارە کە دەڵێت هەروا بووە و هەروا دەبێت. ئێلبەک سەرەتا دەڵێت من بە قەولی گۆران دەکەم، قسە لە ژێر هەوران دەکەم، هەمووی لە بۆ سۆران دەکەم، ئیتاعەتی دەوران دەکەم، هەروا بووە و هەروا دەبێت. ئێلبەک دەیەوێت بڵێت کە ئەو بە قسەی گۆرانەکان دەکات و بەپێی قسەی ئەوان ڕازی نهێنی شاراوە ئاشکرا دەکات تا ببێتە پند و ئامۆژگاری بۆ سۆرانەکان کە سوودی لێوەربگرن. دواتر کۆتایی هەر بەندێک بەوە دەهێنێت کە هەروا بووە و هەروا دەبێت. بۆ نمونە ئێلبەک پێشبینی هاتنی بنەماڵەی زەندیە کوردیەکانی کردووە کە ماوەیەک حکومڕانی ئێران بووە. دەبێتەوە بزانرێت کە ئێلبەک نزیکەی 250 ساڵ پێش هاتنی زەندیەکان ئەو پێشبینیانەی نووسیوە. واتە ئێلبەک لەو ماوە دوورە پێش هاتنیەوان پێشبینی هاتنیەوانی کردووە. ئێلبەک دەڵێت خاسان وە بێ وەتەن دەبێت، مورغان دوور لە چەمەن دەبێت، شاهان وە بێکەفەن دەبێ، دەوران بە کامی زەن دەبێ، هەروا بووە و هەروا دەبێت. واتە پیاوچاکان دەربەدەر و ئاوارە دەبن و باڵندەکان دوور لەبن لە مێرگ و چیمەن و شاهان بێکفن دەنێژێ، وەک ئاماژێک بەو هەلومەرجە خراپەی کە لە داهاتوودا دێتە ئاراوە. دواتر چرخ بە کامی دڵی بنەماڵەی زەن دەسوڕێتەوە، دیسان بەو دێڕە کۆتایی دەهێنێت کە دەڵێ هەروا بووە و هەروا دەبێت. ئێلبەک لە شوێنێکدا پێشبینی جەنگی جیهانی یەکەمی کردو و ئاماژەی بە کاریگەریەکانی ئەو جەنگە لەسەر جیهان و ئێران کردووە. واتە 400 ساڵ پێش جەنگەکە ئەو ئاماژەی پێکردو و هەروها باسی کاریگەریەکانی لەسەر جیهان و ئێران کردو. ئێلبەک دەڵێت گەلێ دڵم بە تەنگ دەبێت، سەدای تۆپ و تفەنگ دەبێت، شەڕی سەرباز بە شەنگ دەبێ، ئێران دیلی فەرەنگ دەبێ، هەروا بووە و هەروا دەبێ. ئێلبەک دەڵێت کە دڵی زۆر تەنگ دەبێت لەبەرەوەی کە تۆپ و تفەنگ لە هەموو لایەکەوە دەنگی دێت و شەڕی سەربازان بە فیشەک دەبێت و
دواتر ئێران دەکەوێتە دەستی ئەوروپاوە. لێرەدا ئەو ئاماژە بە جەنگی جیهانی یەکەم دەکات کە لە نێوان ساڵی 1914 بۆ 1980 ڕوویداوە. لەم جەنگەدا ملیۆنان کەس بوونە قوربانی و ئێران وەک ئێلبەک پێشبینی پێکرد کەوتە دەست ئەوروپیەکانەوە، واتە نزیکەی 400 ساڵ پێشتر ئەوەی دەروت پێکردووە. ئێلبەک لە بەشێکی پێشبینیەکانیدا ئاماژە بە شتێکی سەیر و چاوەڕوان نەکراو دەکات. ئەو دەڵێ ژیان دەگۆڕێت و مرۆڤ لە دوورەوە پەیوەندی لەگەڵ یەکدا دەکەن. هەروەها چەند شتێکی تریش دەڵێ. ئێلبەک جارێکی تر دەڵێت مەردان مەردی گەزاف دەکەن، هەم بەڕاستی خەلاف دەکەن، قسان بە تیر قەلاف دەکەن، بە ڕێگەی دوور مەساف دەکەن، هەروە بووە و هەروە دەبێ. لێرەدا ئێلبەک دەڵێت کە مەردان و پیاوان درۆ و گەزاف دەکەن و لە ڕێگەی ڕازلا دەدەن و قسە لە ڕێگای دوور بەیەک دەگەێنن. دەبینرێت لێرەدا ئێلبەک بە ڕوونی ئاماژە بە پەیوەندی دووری نێوان مرۆڤەکان دەکات کە ئاماژەیە بۆ داهێنانی تەلەگرام و تەلەفۆن کە مرۆڤ توانی بەخۆیەوە قسە لە دوورەوە بە یەکتر بگەێنن کە سەدان ساڵ پێش ئەو داهێنانە ئێلبەک پێشبینی کردووە. دەبینرێت پێشبینیەکانی ئێلبەک بابەتی داهێنانی زانستی و گۆڕانکاری لە هەرومەرجی ژیاندا دەگرێتە خۆی. لە ڕاستیدا هەریەک لە پێشبینیەکانی ئەم پیرمەندە کوردە یارسانیە ئاستی زانایی دەخاتە ڕوو. لە شوێنێکی تردا ئەم پیرمەندە کوردە ئاماژە بە داهێنانێکی گەورەی مرۆڤایەتی دەکات. ئێلبەک لەم بەشەدا دەڵێت تەیرێ وەک ڕەعد و بەرق دەبێ، گوێچکەی لە دوو کەڵ غەرب دەبێ، دەشت و دەری پێلەق دەبێ، بە ڕووی هەوا مۆڵەق دەبێ، هەروە بووە و هەروە دەبێ. لێرەدا ئێلبەک دەڵێت کە پەلەوەرێک وەک بروسکە دەبروسکێنێت و لەگوێ دووکەڵ هەڵدەستێ و خەڵک دەشت و چێوی پێدەبڕن و ئەو پەلەوەڕە بە ڕووی هەواشدا ڕادەوەستێ و مۆڵەق دەبێ. ئێلبەک لێرەدا پێشبینی داهێنانی فڕۆکە دەکات کە چۆن دەنگێکی گەورەی دەبێت و دووکەڵ دەکات و خەڵک لە شوێنێکەوە پێی دەچن بۆ شوێنێکی تر. واتە ئەو زیاتر لە 350 ساڵ پێش داهێنانی فڕۆکە پێشبینی کردووە. ئەمانە هەمووی بەڵگەی ئاستی فراوانی بیرکردنەوەی ئەم زانە کوردێ. ئێلبەک کۆی پێشبینیەکانی لە کلامێکی درێژە بۆ بەجێهێشتووی. ئەم پێشبینیانە هاتنی ڕەزاشای ئێران و تەنانەت جەمهوری ئیسلامی ئێرانیش لەخۆ دەگرێت. مرۆڤ کاتێ ئەم کلامانە دەخوێنێتەوە سەری دەسوڕمێنێ ئەم پیرمەندە کوردە چۆن ئەم وردەکاریەی هەمووی تۆمار کردووە. ئێلبەک لە پێشبینیەکانی بەردەوام دەبێت و لە چەند بەیتێکدا ئەو ئاماژە بە گۆڕانکاری گەورە دەکات و دەڵێت ئێران پڕ لە ئاگر دەبێت، حکمی سوڵتان قاهر دەبێت، ستەم لە خەڵک سادر دەبێت، دەورە دەوری نادر دەبێت، هەروە بۆ و هەروە دەبێت. دەبینێت لێرەدا ئاماژە بە هاتنی نادرشای ئێران دەکات کە لە ساڵی 1936دا دێتە سەر حکم. ئەو لە کلامەکەیدا ناوی نادرشا دەهێنێت. ئێلبەک بەردەوام دەبێت و دەڵێت دەوران بەدەست قەچەر دەبێ، تەیمور لە خەو خەبەر دەبێ، گەلێ سەران بێسەر دەبێ، ئاشوب و شۆڕ و شەر دەبێ، هەروە بووە و هەروە دەبێ. لێرەدا ئێلبەک ئاماژە بە هاتنی قاجارەکان دەکات کە لە ساڵی 1989دا هاتنە سەر حکم لە ئێران. ئەمجا لە شوێنێکی تردا دەڵێت دەورە دەوری ڕەزا دەبێ، لە دوای ڕەزا غەزا دەبێ، لە دوای غەزا فەزا دەبێ، مردوم دەست بە نزا دەبێ، هەروە بووە و هەروە دەبێ. لێرەدا ئێلبەک ئاماژە بە هاتنی ڕەزاشایی ئێران و دواتر هاتنی دەوڵەتی ئیسلامی ئێران دەکات کە خەڵک دەستیان بە نزاوە دەبێت. لە شوێنێکی تردا دەڵێت ئێران وەکو فەرەنگ دەبێ، پڕنەقش و ڕەنگاو ڕەنگ دەبێ، کوڕ وەکو کچ قەشەنگ دەبێ، مایل بە شۆخ و شەنگ دەبێ، هەروە بووە و هەروە دەبێ. دەبینێن لێرەدا ئەو ئاماژە دەکات بەوەی کە خەڵکی ئێران چۆن لاسایی ئەوروپی دەکەنەوە و کوڕ قش درێژ دەکات و وەک ئاماژەیەک بەو گۆڕانکاریانەی کە لە ساڵی هەفتاکانەوە لە ئێران دەستی پێکرد. ئەو هەروەها دەڵێت هەمووی شاهان بێڕا دەبێ، لە پڕ شەڕ و هەرا دەبێ، کەم خەڵک وە حکمی شا دەبێ، چەرخ و چراوە پا دەبێ، هەروە بووە و هەروە دەبێ. تاعەت بە مەجبوری دەبێ،
دی بازاری بلووری دەبێ، چینی و فەخفوری دەبێ، گوڵبانگی جەمهوری دەبێ، هەروە بووە و هەروە دەبێ. لێرەدا ئێلبەک بە ڕوونی ئاماژە بەهاتنی جمهوری ئیسلامی دەکات و هەروها کە خەڵک چۆن بە زۆر تاعەتیان لەسەر فەرز دەکرێت. ئەمانە هەندێک لە کلامەکانی ئێلبەک بوون و ئەوان خۆیان زۆر زیاترن، بەڵام لەم بەرنمەیەدا هەر هێندەیمان ئاماژە پێکرد. وەک لە سەرەتای ئەم بەرنمەیەدا ئاماژەمان پێکرد، ئێلبەکی جاف خۆی کەسایەتێکی یارسانیە، لەبەرەوە لە ناو یارسانەکانماندا زیاتر باەخ بە کەلامەکانی دەدرێت. بۆ نمونە ئەم ڤیددیۆی کە ئێستا دەیبینیت ئەمە 4 کەسی یارسانین کە بە تەمورەوە کەلامەکانی ئێلبەک دەچڕن. ڤیددیۆکە بەرواری لەسەر نییە، بەڵام پێدەچێت تەمەنی نێوان 15 بۆ 20 ساڵێک بێت. هەندێک کەس پێیان وایە کە ئێلبەکی جاو لە ژێر کاریگەری شاع عەبدوڵڵای وەلی پێشبینیەکانی نووسیوە. شاع عەبدوڵڵا خۆی پیری ڕێچکەی سۆفیگەری شاع عەبدوڵڵاهی بوو و خەڵکی حەلەب بوو و دایکی لە کوردانی شوانکارە بووە. ئەو نزیکی 150 ساڵ پێش ئێلبەک پێشبینیەکانی بە فارسی نووسیوە. بەڵام کوردێکی تری یارسانی ئەو بۆچوونەمان بۆ هەڵەوەشێنێتەوە. کەسایەتێکی تری یارسان هەیە بە ناوی خان ئەڵماسی لوڕستانی. ئەو لە ساڵی 1662دا لە لوڕستان لەدایک بووە. خان ئەڵماسیش وەک یارسانیەک کۆمەڵێک پێشبینی کردو و وەک زۆربەی یارسانیەکان کلامەکانی بە زاراوی گۆران نووسیوە نەک بە لوڕی. ئەو لە سەرەتای کارەکەیدا ئاماژە بەوە دەکات کە کارەکەی ئەم لەکوێوە هاتووە. ئەم یارسانە لوڕیە بە زاراوی گۆران سەرەتا پێشبینیەکانی دەبەستێتەوە بەوانەی شاخۆشینەوە و دەڵێت: 4 گۆشە ماتەن، 4 گۆشە ماتەن، سەراف مەزانۆ، 4 گۆشە ماتەن، بگیر بگیرن، سەلات سەلاتەن، ئاشۆی شارانن، شاخۆشین واتەن. لێرەدا خان ئەڵماس ئاماژە بەو شەڕ و ئاژاوەیە دەکات کە پێشبینی دەکات، بەڵام ئاماژە بەوە دەکات کە شاخۆشینیش پێشتر پێشبینی کردووە. دەبێت ئەوە بزانرێت کە شاخۆشین لە ساڵی 1015دا لە ڕووستان لەدایک بووە و یەکێک لە کەسایەتیە مەزن و گرنگەکانی یارسانەکانە. بابەتایاری هەمەدانی و لزاخانمی جاف و پیرشالیار و خاتومەی زەرد و چەندین کەسایەتی تر لە یارانی شاخۆشین بوون. واتە پیرشالیار و شاخۆشین و بابەتایاری هەمەدانی ئەمانە بەیەکەوە کۆڕیان بەسووە و کڵامیان بەیەکەوە بە تەمورەوە چڕیوە. شاخۆشین کەسایەتێکی مەزنی یارسانە و چەندین کلامی لێ بەجێماوە. ئەو بۆ نمونە چەند کلامێکی بۆ پیرشالیاری یارسانیش نووسیوە. لێرەدا ئەوەی گرنگە کە خان ئەڵماس کولتوری پێشبینی دەگەڕێنێتەوە بۆ باوەخۆشین، واتە 1000 ساڵ لەمەوبەر. بۆ جۆرە ئەو لەژێر کاریگەری پیرێکی مەزنی یارسانیدا ئەوەی نووسیوە. بە دڵنیایی ئێلبەکی جافیش کە پێش خان ئەڵماس بووە، بە هەمان شێوە ئەویش وەک کەسایەتێکی یارسانی لەسەر هەمان ڕێچکە و لەژێر کاریگەری وێژەی یارسانیدا کلامەکانی نووسیوە، نەک نێعمەتوڵڵا. واتە نەریتی پێشبینی لە ناو یارسانەکاندا بەڵگەی 1000 ساڵ لەمەوبەری هەیە و بە دڵنیاییش تووپڕ لە شاخۆشینەوە دەستی پێ نەکردووە، بەڵکو پێشینەیەکی دێرینترەوە هاتووە. وەک پێشتر ئاماژەمان پێکرد، ئەمە فەرهەنگێکی کۆنی موغەمادە کوردەکان بووە کە بۆمان ماوەتەوە. بەو جۆرە خان ئەڵماسی لوڕستانیش وەک بەردەوامیەک بەو فەرهەنگە دێرینەی کورد ئەویش کۆمەڵێک پێشبینی بۆ ڕووداوەکان کردووە. خان ئەڵماس نزیکەی 350 ساڵ لەمەوبەر پێشبینیەکانی نووسیوە. ئەو 2000 بەیتێکی لێبەجێماوە. پێشبینیەکانی خان ئەڵماس هەندێکی پەیوەستن بە نەتەوەکەی خۆی، نەتەوەی کوردەوە. خان ئەڵماس پێشبینیەکانی زۆرن، من دوانیان هەڵدەبژێرم کە پەیوەستن بە کوردەوە کە دەڵێت: غولقولەی ڕۆمان خاقانە قەیسەر چون کولەجێرەوە سەرزەمین یەکسەر،
زەنگی زەنگەوار، تاتار هۆش، کوردان ئەتراف، تورکان سەرکەش، نەژیر باڵ هن، توغیانە عەسکەر، خێزۆ هەیاه و نامداران یەکسەر. ئەو لەم پێشبینیەدا ئاماژە بەوە دەکات کە ڕۆژێ جیهان جەنگ دەیگرێتەوە. لەلایەکەوە سەربازانی خاقان و قەیسەر وەکو کولە وڵات داگیر دەکەن. لەلایەکی ترەوە تەتەرەکان و تورکەکان هێرش دەبەنە سەر کورد و هەراو هاواری ناوداران لە هەموو لایەکەوە هەڵدەستێت. خان ئەڵماس لە شوێنێکی تریشدا ئاماژە بە کورد و تورک دەکات و دەڵێت کاسەی کە لەیسەر قەیسەر وەجام بۆ، پیاڵەی فەغفور مەجلیس سام بۆ، تورکان ژ سەرین، کوردان ژ دامان، ژپای سەهەند کۆسان غوڵامان. ئەو دەڵێت کە کاسەی سەری قەیسەر دەکرێت بە پیاڵە بۆ ئاو خواردنەوە و تورکەکان لەسەرەوە و کوردەکان لە دامێنەوە و لە دامێنی سەهەندچێودا غوڵامەکان ڕیز دەبەستن. پێشبینیەکانی ئێلبەک هەمان ڕەنگترن و بابەتی جیاواز لە خۆ دەگرن، هەروەها بۆ لەبەرکردنیش ئاسانن. ئەمە وای کردووە لە ناو خەڵکدا بڵاو بوو بێتەوە. بەهۆی دێرینی ئەم کڵامانە ئەوە وای کردووە کە زۆر لەبەریا بدووسرێتەوە و هەندێک جار لەوانەیە وشەشی بۆ زیاکرابێت و تەنانەت هەندێشتی نوێشی تێدادانرابێت. بەڵام کۆنترین دەستنووسی ئەم کڵامانە هی ساڵی 1955. هەندێک لە ڕووداوەکان ڕاستە هی پێش ئەو مێژوەیە، بەڵام هەندێکی تریان هی دوای ساڵی 1955. بۆ نمونە هاتنی ڕەزاشا و لەگەڵ جمهوری ئیسلامی ئێران کە ئەو پێشبینی کردوون. واتە ئەمە ئەوە دووپات دەکاتەوە کە ئێلبەک ئەو پێشبینیانەی ڕێک وەکو خۆی کردووە. پێشبینی بەشێکە لە نەریتێکی کوردی هەزاران ساڵ پێش ئێستا و بەڵگەی سەردەمی مادەکانی هەیە. لە ڕابردوودا موغەکان بەو کارە هەستاون و ئەم کولتورە دەماودەم گوێزراوەتەوە و بەردەوام بوو و پاژاوی ئەم کولتورە لە ناو یارسارەکاندا ماوەتەوە. لە ڕابردوودا کۆمەڵگەکان بڕوایان وا بووە کە چارەنووسی مرۆڤ پەیوەستن بە ئەستێرەکانەوە و ئەم بیر و بۆچوونە تا ئەمڕۆژ شێوەیەکی ماوە. بەڵام ئەگەر لە ڕووە زانستیەکەیەوە سەیری بکەن، ئەو کەسانە خەڵکانی خوێندەوار بوون و ئەگەیان لە دەوروبەری خۆیان و جیهانی دوورتریش بوو. ئەوان لە قوڵایی کۆمەڵگە و لایەنی ژینگەی وەکو کەش و هەوا گەیشتون. ئەوان ئاگاداری وشکە ساڵی و وردەکاری هەمەلایەنەی کۆمەڵگەکەیان بوون. لە ڕاستیدا ئەو زانیاریە نەبوون بە بناغی ئەوەی کە پێشبینی داهاتوو بکەن. بەڵام بۆ جیهانی ڕابردوو هەموو شتێک ڕەهەندێکی ڕۆحانی بۆ دروست کراوە و بەسراوەتەوە بە هێزی دەرەوەی مرۆڤ. ئەمڕۆ کاتێک کە پێشبینی وشکە ساڵی و ساڵی تەڕ و ئابووری خراپ دەکرێت، لەسەر بناغەیەکی زانستی ئەوە دەکرێت و ئەو پێشبینیانەش هەروە لێکدانەوەی بۆ دەکرێت. لە ڕابردووشدا بنەچەکەی زیاتر هەر ئەوە بووە، بەڵام دیدی مرۆڤی ڕابردوو بۆ پێشبینی دیدێکی ڕۆحانی بوو. سەرڕایەوە ئەم مشتومڕە هەتاوکو ئەمڕۆ بەردەوامە و خەڵکانێک بڕوایان وایە کە کەسانێک هەن توانای پێشبینیان هەیە و پێیان وایە ئەو بابەتە زانستیە و هەندێکی تر بە تەواوی دژی ئەو بۆچوونن. هەرچۆنێک بێت هەزاران ساڵە ئەم نەریتە لە ناو کووردا هەیە و ئەمڕۆ لە جیهاندا هێشتا بەردەوامی هەیە. فەرهەنگی کوردی فەرهەنگێکی دەوڵەمەندە. ئەمە هەر قسە نییە و بەڵگەی لە پشتە. پێشبینیەکانی ئێلبەک ئەوە دووپات دەکەنەوە کە ئەم فەرهەنگە وێژەی لە لایەنی هەمە جۆردا هەیە. ڕاستە ئەم کڵامانە تەمەنیان 500 ساڵە، بەڵام بوونی کڵام لای حەزەتی شاخۆشی نزیکی 1000 ساڵ لەمەوبەر و بەردەوام بوونی پێشبینیکردن لای خان ئەڵماسی لوڕستانی ئەوە دووپات دەکەنەوە کە فەرهەنگی باو و باپیرانی مادمان لە پێشبینیدا لە ناو ئێمەدا بەردەوام بووە. ئەمڕۆ لە هەر شوێنێکی گۆی زەویدا ئەگەر باسی پێشبینی بکەیت یەکسەر ناوی نۆسترادامۆس دێتە پێش. بەڵام لە ڕاستیە ئەمە ناحەقیە و ئەوە ناگەێنێن کە نۆسترادامۆس لە ئێلبەک گرنگتر بێ. لە ڕاستیدا بەشێکی بۆ دەگەڕێتەوە کە نۆسترادامۆس دەوڵەتێک و میدیایەکی گەورەی لە پشتەوە بوو و هەمیشە ئەو کەسایەتی و ڕووداوانەی کە خەڵکی گەورەیان لە پشتەوەیە ئەتوانن ببن بە ڕوودا و کەسایەتی جیهانی. ئێمە بەداخەوە نەمانتوانێت تەنانەت ئێلبەک نەک بە جیهان بەڵکو بە خۆشمان
بناسێنین و مشتومڕی تەواوی لەسەر بکەین. ڕاستیدا ئەو بەناوبانگی کە نۆسترادامۆسێتی بەشێکی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئەو فەرەنسیە و ئێلبەجی جافیش کە خەڵک نایناسێ لە جیهاندا کەسێکی کوردە. بەرنامەی خۆناسین دەرچی بۆ و بۆشاییە کردووە و دەوێت ببێتە هۆکاری ئاشنابوونمان بە خۆمان، ئاشنابوونێک کە لەسەر بناغی بەڵگەی زانستی بێت. ناسنین ئەم بلیمەتە کووردە و پێشبینیەکانی هەوڵێکی ئەم بەرنامەیە بۆ ئاشنابوون بە فەرهەنگی کوردی دەوڵەمەند. سوکراتی فەیلسوف دەرکی بە گرنگی خۆناسین کردووە، بۆیە کرۆکی فەلسەفەکەی دەڵێت خۆت بناسە. تا بەرنامەی تر خواتان لەگەڵ.